ئازیزان، ڕووداوەکانی بەهاری ساڵی 1991 لە بیرەوەری زۆرێکماندا هێشتا هەر زیندووە. لە ڕاپەڕینەوە تا کۆڕەوەکە زۆر قسە هەڵەگرن. هەوڵەدەین لە بەرنامەکانماندا گۆشەی جیاوازی تاوتوێ بکەین. ئەمڕۆ قسە باسمانە بێت سەبارەت بە ڕۆژی گیانبەختکردوانی شورا. بۆ ئەم مەبەستە گفتوگویەکمانە بێت لەگەڵ ئاراز ڕەشید کە خۆی یەکێک بووە لە هەڵسوڕاوانی شوراکانی هەولێر و لە ڕووداوەکانی 1991 دا بووە. ئاراز ڕەشید، ئەم کاتت باش و بەخێرهاتیت. سپاس بۆ ئێوە بۆ پێشەنگ تیڤی. هاوڕێ ئاراز، ئێوە خۆتان ئەو ڕۆژگارانە لەگەڵ زۆرێک لەو کەسانە بوون کە بەورەیەکی پۆڵاینەوە بەرامبەر بە ئەزوەستانەوە و گیانیان بەخت بوو. لە یادەوەری خۆتانە چیتان لا تۆمار بووە لەم بارەیەوە قسە و باسمان بۆ بکە. فەرموو. سپاس بۆ بەرنامەیە، بە تایبەتی بیرهێنانەوە و یادی ئەو پۆلە لە گیانبەخت کردوانی ڕێگای ئازادی و سۆشیالیزم و لە پێناوی دەسەڵاتدارێتی شوراکان. من لێرەوە دەمێ بۆ دەست پێ بکەم خەبات و قوربانیدان و گیانبەختکردنی ئەو هاوڕێیانە، ئەو پۆلە هاوڕێیە بە زیندوی بمێنێتەوە و ڕێگایان بەردەوام بێ. من لە دواییدا ناوەکانیشیان دێنم، دەستان خۆش بێ. ڕاستیەکەی دوای ئەوەی لە دوای ئەو دوو تا سێ هەفتەیە کە ڕاپەڕین دەستی پێکرد و بەشێک زۆربەی شارەکانی کوردستان کەوتنە دەست جەماوەری ڕاپەڕی و با بڵین تووڕە بەرامبەر بەعەس، شوراکان دەوری زۆر بەرچاویان جێراو لە هەموو شار و شارۆچکەکان، سلێمانی و هەولێر و ڕانیە و باینجان و کەرکووک و بەشێک لە ئاکرێ شورا دەستی بۆ ڕێخستنی جەماوەری برد. هەولێر یەکێک بوو لەو شارانەی کە بە فراوانی نزیک لە 11 بنکەی شورا کرایەوە و جەماوەر دەستی بە کۆبوونەوە گشتیەکان کرد و نوێنەرانی خۆیان هەڵبژارد و دەستیان بە هەندێک کاری خزمەتگوزاری کرد لە ڕاستیەکەیدا. دەمەوێت ئەوە بڵێم بەدوای ئەوەی ئەو تەمەنە زۆر کورت بوو لە ماوەی با بڵێن نزیک لە هەولێر من باز دەکەم لە 11 مانگ هەولێر ئازاد کرا و لە تقریبەن لە 13 مانگەمە شوراکانمان دەست بە کار بووین. 30 مانگ یعنی هەمووی دەبێتە نزیک 2 هەفتەیان تۆزێک کەم زیاتر. من دەمەوێت باسی ئەوە بکەم کە شورا لەو ماوە کورتەی خۆیدا گەلەکاری کرد، ینی بە تایبەتی من شورای گەڕەکی شۆڕژ یان گەڕەکی کانی باز دەکەم لە ماوەی ئێمە یەکسەر لە دوای ئەو ڕۆژەی کە ئێمە شورامان ئیعلان کرد و کۆبوونەوەی گشتیمان کرد، توانیمان لە ڕێگەی هەندێ خەڵکی گەڕک بوون، ئێمە توانیمان ئاوی کەوکاتە بەهۆی بردمانەکانی هاوپەیمانان ئاو کارەبا بڕابوو، ئێمە توانیمان ئاو بگەڕێنینەوە بۆ گەڕەکەکەی خۆمان. یعنی ئەوە یەکێک بوو لەو کارە خزمەت گوزار. لە پاڵ ئەوە کارێکی کە ئێمە کردمان دەمانەویست هێزی چەکداری خەڵک کۆکەینەوە و ڕێکیان بخەین و بۆ مقاومەت و بۆ چوونە پێشتری ڕێخستنەکانی چەکدارەکانی ئەو چەکانی کە هەبوو، ئەو چەکدارانی کە ئێمە بتوانین ڕێکیان بخەینەوە. بەڵام ئەو کارە تۆزێک لەبەر بێتەجروبەیی و خێرایی حەدەسەکان ڕووداوەکان زۆر بە خێرایی هاتنە پێشەوە و ئازادکردنی شارەکان و دووبارە گەڕانەوەی ڕژێمی بەعەس ئەو کارە سەرنجام نەبوو. باشە هاوڕێ ئارازوا 30 ساڵ بەسەر ئەو ڕووداوانەیە تێپەڕیوە و ڕەنگە بۆ جیلێک ئاشنایەتی بەم ڕووداوانە کەم بێت. 30 ساڵ دواتر چۆن یادیان بکەینەوە و چ دەرسێکیان لێوە بگرین بۆ ئایندا؟ ڕاستیەکەی من دەمەوێت بەشێ لەو یادەوەریانە بجێڕمەوە کە لەو ڕۆژەدا بە تایبەتی لە 30 مانگ کە دەکاتە گەڕانەوەی ڕژێمی بەعس و دووبارە داگیرکردنەوەی شارەکانی عێراق بە گشتی و کوردستانیش بە تایبەتی ئێمە بکەین کە خۆم یەکێک بووم لەگەڵ ئەو کۆمەڵە هەرسوڕاوەی کە لەگە خەڵک و
با بڵێن چەکدارەکانی شوورە تەنیا ئەوان بوون کە مقاومەتێکی جەسوورانەیان کرد لە هەولێر. من باسی هەولێر دەکەم و من دەمەوێت باسی ئەوە بکەم. من سەر لە بەیانیەکەی ئەو شەوە ئێمە پۆلێک بووین بە تایبەت تقریبا لە شوێنێک بووین، من و ئاسۆ حامد و ئەحمەد پاشا حەیدەر کاکە سوور لەگەڵ هاوڕێیەکی حزبی کۆمەنیستی ئێرانمان لەگەڵ بوو کاک حیسام. ئێمە ئەو شەوە تەقەوشت دەستی پێکردووە ئەحمەد پاشا لە پردێ گەڕابەوە کە ئێمە نەمان دەزانی ئایا کەرکوو گیراوەتەوە یان نا، بەڵام دەنجی تۆپوشت تا دەهات نزیک دەبووە و هاوە نوشتیواش لە ناو هەولێر دەنجی دەهات و تەقەوشت هەبوو. ئێمە ئەو هاوڕێی حزبی کۆمەنیستی ئێران بە پێی تەجروبەکانی خۆی تەنیا پرسیاری ئەوەی دەکردی گوت بزان کەرکوو گیراوەتەوە یانە. ئەوە بوو ئێمە چوینە هەر بەو شەوە چوینە دەرەوە بۆ لای حزبی مەقەڕی حزبی شووعی، ئەوان هیچ ئاگدار نەبوون. ئیتر ئەوە بوو ئەو شەوە هەر بە دڵە ڕاوچێیی شەوەکەمان بەسەر برد. بەیانی زووەکەی هەمومان ئەو مەفرەزەیەمان بەرەو بنکەی شوراکان کە نزیک مەحکەمەی هەولێر بوو، نزیک محافەزە کە چوومە ئەوێ من یەکەم پۆل کە بینیم بەو عارەبانە گەورە عارەبانەکان هەبوو دووتای سەیارەی لەسەرە و کە ئەو سێ هاوڕێ و با بڵێن گیان بەخت کردووە ئەو سێبرای ڕەشاد و فەرهاد و ڕزگار و کاکە سوور و ئەوانم هاوڕێ ڕازگۆ ئەوانم هاتە پێشچاو هەندێک چەکوشتیان لەسەر عارەبانەکەدانا و قازیفە و چەکو ئەوانە بوو بەرەو بنکەی شوراکان چون منیش لەوێ ئەوان تووشی ئەوان بووم و چوینە ژوورەوە لەوێ مقۆمقۆیەوە بوو کە خەڵک ڕای دەکرد دانیشت بوون کە شوراچی بکات و ئەوانە. ئەوە بوو ئەوەی من بیرەوەریەکانم یارمەتیمدا سێ قۆڵ ئەوە کرا سەر دیاری کرا. قۆڵێک ئەوە بوو بەلای منتکاوە و ئەوانە کە وەستاد جەلار سەرپەرشتی دەکرد. قۆڵێکی کە ئەوە بوو بەلای حەی عەسکەری و ڕێگەی مووسڵ کە ئەوە شەیدی جانبەخت کرد و ئاراس ئەرسەلان مەولود بە حساب سەرپەرشتی دەکرد و ئەوانە. بەشێکیشی چوونە لای تەیرا ئەو قۆڵە. قۆڵێکیش ئێمە بووین کە من ڕاست پێدرام کە ئەو هاوڕێی حزبی کۆمەنی زوونە بچێتە دەرەوە. ئێمە هاتینە لای شۆڕش حەی شورتە و ئەوانە ئێمە یەکسەر بەرەو ئەوێ چوین. بەڵام لەو کاتەدا نزیک سەعاتێک ئێمە ماینەوە مەفرەزەیەکماندانا خەڵک ڕای دەکرد دەمانگوت لانی کەم ڕێگەمان لە خەڵک نەدەگرت دەمانگوت ئەگەر چەکەکانتانمان بدەنێت چونکە ئێمە دەمێنینەوە مقاومەت دەکەین. ئەوە بوو ئێمە ڕۆیشتین بەرەو شۆڕش و ئەوانە. من لە شۆڕش جیرانێکی خۆمان هەبوو زابتی کامەرانی کاکفاتی حیان پێدەگوت هەر کۆی بوو ناسیاری خۆمان بوون. زابتی عەسکەری بوو ڕای کرده بوو. منیش چوومە ماڵیان گوتم پێویستمان پێێتە ئێستا بێ ئێمە مقاومەت بکەین. زۆر جەسوورانە لەگەڵمان هات و ئێمە نزیک 10-12 کەس بووین چوین بەرەو حەی شورتە. لەوێ ئێمە مقاومەتێکمان کرد وابزانام دەبابەیەکیش چونکە ئەو شارەزا بوو کامەران لەوێ دەبابەیەکی شکاند. بەڵام هێزەکە زۆر بوو ئێمەش زۆر پەرشوو بڵاو و ئەوانە بووین. ئەوە بوو ئێمە پاشەکشەمان کرد بۆ ئەو وەرەی شۆڕش بڵێن ئێستا ئەو کاتە ئەوەیان پێدەگوت گەڕەکی قادسیە لە پشتی خەستەخانەی ویلادە بوو. ئێمە تا شەو درەنگانێ لەوێ ماینەوە هەر مقاومەت هەبوو مەفرەزەکانمان پەرشوو بڵاو ببوونەوە. ئێمە مەفرەزەیەک خۆمان گرتەوە چوینە سەربانێکی بەرز لە پشتی ویلادە بوو. ئەو کاتە حەسەن شاهۆ هەبوو، ئەنوەر عومەر، ڕزگار عومەر، فایزە، ئەو مەجموعەیەک بووین لە زۆریان کەرکوچی بوون، هەر ماڵەکەش کەرکوچی بوون. ئەمە ئەو شەوە لەوێ ماینەوە بەڵام هێزەکان وردە وردە دەهاتنە پێش و ئەوە بوو سەر لە بەیانیەکەی ئێمە. یعنی ئەو شەوە لەوێ ماینەوە سەر لە بەیانیەکەی زوو هاتنە دەرەوە گوتیان گیراوە خەبەرمان پێگەیشت. ئەوە بوو ئێمە دەبا لەو ماڵە بچینە دەرەوە چەکانمان هەموو فڕێدا و
جلمان گۆڕی و گەڕاینەوە ماڵی خۆمان نزیک بوو لەوێ ئێمە ئەو هەژنۆدە کەسە خۆمان کردەوە بە ماڵی خۆماندا دوای نیوەڕۆکەی تەنیشتمان بوو بە مەقڕی فەیلەقی 5 ینی زۆر بە سوتفەیدی عسکەر هاتە ماڵمان و دەرگای شکاند و ئێمەش لێ من و ئەنوەر عومەر بوو ئەو ینی من مامۆستا بووم هەویەم پێ بوو ئەنوەریش تەسریح بووی چوینە دەرەوە گوتی عایلەی لێ گوتمان گوتیان باشە بەس پێویستمان بە خواردن و شتە ئەگەر بۆمان بکەن ئیتر ئەو مەسەلەن ڕووداوەکە بەو شێوە بۆ ئەوەی کە من بینیم ینی شەڕ و شتەکانی ئێمە ئەوەندە بوو. هاوڕێ ئاراس لە کۆتاییدا شتێک ماوە لە یادەوەری تاو بتەوێ زیاتر باسی بکەی؟ بەڵێ دەستان خۆش بێ بۆ ئەوەیان بڵێ ئەوەی دەمەوێت باسی بکەم ئەوەیە کە با بڵێن بۆ جیلی تازە بۆ وەکو تەریخ ئێمە دەبێ باسی ئەوە بکەین. راپەڕین لە هەڵوو مەرجێکدا ڕوویدا شارەکان کەوتەوە دەست جەماوەر و خەڵک و بەرەی کوردستانی بەو حیزبانەی کە ئێستاش هەیە هەر ئەو کاتە ئەوان ڕابەرایەتیان دەکرد لەو ڕۆژەدا دەوری زۆر سلبیان جێڕا بەڕاستی دەبێت ئەوە ئاماژە پێ بکرێت کە ئەوان لە سەرەتا دەیانزانی بە گەڕانەوەی بەعەز بەڵام خەڵکیان خستە بەردەمی ئەوەی کە وەکو دەڵێ گورگ خواردی کەن بەڵام خەڵک نەیدەزانی خۆیان و خێزانەکانیان ڕۆژانی زووتر هەتا زۆرێکیان باسی دەکەن کە لە 29 مانگ و لە 28 مانگەوە ئەوان زانی بوویان کە دەگیرێتەوە بە تایبەت لە چووکە کەرکک بە تەواوی نەکەوت بۆ دەست خەڵک حکوومەتی هەر تێداما بوو بۆیە جا نازانم بە خیانەتی دادنەیان بە هەر شێوەیە کە پشتیان لە خەڵک کرد سات و سەودایەکیان هەبوو لەو بینە لەگەڵ ڕژێمی بەعس و لەگەڵ هاوپەیمان بە پشتیوانی هاوپەیمانان خۆیان دەرباز کرد و خەڵک و بەشێک لە چەکدارانی ئەنی چەکدارانی شورا بە تەنیا مقاومەتی ئەو هێزە گەورەی بەعسیان کرد ئەوە ئاماژەیەکی زۆر گرنگە کە ئێمە ئاماژە بە دوو شت بکەین کە بەرەی کوردستانی نە ئەو هێزە بوو کە نەخشە و کاری نەخشەی هەبێ بۆ گرتنەوەی و نەخشەی هەبووە بۆ ڕاپەڕین لە هەمان کاتیش نەخشەی نەبوو بۆ مقاومەتکردن و پاراستنی جانی خەڵکی مەبەستم ئەوەیە ئەوە بڵێم ئەو دەرسەیە کە ئەو دەسەڵاتی کە ئەو ڕۆدەیبینن پاش 30 ساڵ لە دەسەڵاتدارەتی دوای 30 ساڵ لە 91ەوە تاکو ئێستا ئەوەیان چۆن هێناوە کە خەڵکیان برسی کردو و خەڵکیان کردوتە قوربانی و خۆیان پێش خۆیان بەرژەوەندەکانی خۆیان لە پێشدا بووە ئەوە لە ڕۆژی ڕاپەڕین و لە ڕۆژی گرتنەوەی بەعز بۆ شارەکانی کوردستان هەمان شتیان هەبووە تەنیا بەرژەوەندەکانی خۆیان لە پێش چاو گرتووە دووبارە من دەمەوێت ئەوە بڵێم کە گیانبەخت کردوانی ڕێگای ئازادی و سۆشیالیزم ڕێگای شوراکان بەرز و بەڕێز بێ وە تەنیا دەسەڵاتدارەتی دەبێ بگەڕێتەوە بۆ خەڵک دەسەڵاتدارەتی شورای و لە ڕێگەی ئەنجومەن و شوراکانەوە دووبارە خەڵک دەبێ خۆی ڕێکخاتەوە سپاسان دەکەم جارێککە بۆ پێشەنگ تیڤی ئاراز ڕەشید زۆر سپاس دەکەین سپاس بۆ بەشداریت